نیشتیمان و بەهۆی ئەوەی کە لە شەڕی داعشدا بریندار بوو بە سەختی بریندار بوو فیشەکێک لەسەر دڵی جێما بوو بۆ هۆیەوە جانی لەدەستدا هەرچەندە ینی مامە غەفەر لەو کاتەوە بەردەوام لەگەڵ ئەم برینەیدا دەجەنگێەوە چەندین جاریش چارەسەری بۆ کراوە بەڵام دوجار بەهۆی ئەو برینە سەختەیەوە جانی لەدەستداوە ئێستاش لێرەوەکو دەبینین کە مەراسیمی بۆ دەکرێت و دواتریش نوێژی مردووی لەسەر دەکرێت سڵاتان لێبێ مرحبا جان توانین بڵین ینی کۆچی دوای مامە غەفا برینێکی قۆڵە و ساڕێژ نابێت زۆر باشە هەڵبەت خاوەن و باسم لێوە کرد سبەینێ لە ڕاپەڕین و باسی لێوە دەکرێت لێرە بە خاکی دەسپێرن ئەم شەویش پاشکەمێکی دیکە نوێژی مردووی لەسەر دەکرێت ئێرە مزگەوتی حەجی ڕەزای چەرمەگایەوە لێرە هاوڕێ و دۆستانی لێرە ئامادەن و دەتوانم بڵێم تاوکو دێت خەڵکی زیاتر دێت بۆ نێو ئەم مزگەوتە و بۆ لای تەربی مامە غەفە بووی کە بۆ دوایین جار ماڵاوایی لێ بکەن وە دڵتەنگی خۆیان بۆ کۆچی دوایی مامە غەفە دەروە بڕن بەم دێمەوە لای تۆ دووبارە بە خۆتان خۆش بن کۆچی دوایی مامە غەفە دەتوانین بڵین کە ینی برینێکە لە دڵی هەموواندایە بۆیە دەبێت سەرخۆشی لە هەمووان بکەین ئێوە لێران و مەراسیمەکانی ئەم شۆ چی دەبێت و لێکشوە بخات باڵە سەرەتا سەرخۆشی خۆم لە خۆم و کەسوکارەکەی مام غەفوورەکەم مام غەفوور لە هەموو کورد ڕۆی قارەمانێک بوو زیاتر لە 6 ساڵە پێشمەرگەیە هیچ کەسێک تەمەنی پێشمەرگایەتی ئەوی نییە بۆ تەمەنە درێژە و کە تا ئێستاش لە خەباتە ما بێ مام غەفوور پیاوێکی کورتپەرۆر و قارەمان بوو ئەو پیاوە بوو کە هەموو تەمەنی خۆی بۆ کورد تەرخان کرد ئێستاش کە خی گەورە ئامانەتەکەی لێ وەرگرتۆتەوە بردۆتی بۆ لای خۆی لەو خی گەورەیە پاڕێنەوە کە جێگای بەهشت بێ بەڕاستیمەکەشی بەیانی لەم مزگەوتەوە کە ئەمە مزگەوتی حاجی ڕزگاری چەرمەگایە حاجی ڕزای چەرمەگایە لێرەوە بەڕێ خرێ بۆ گۆڕستانی ڕاپەڕین لەوێ مەراسیمی بە خاکسپاردنی بۆ ئەکرێ جەنابەن دۆستایەتێکی کۆنتان لەگەڵ مامە غەفایە هەیە مامە غەفە تا چەند ڕۆحەتێکی بەرزی نیشتیمانی هەبوو بەردەوام پارێزگاری لەم خاکە دەکرێت ئەمە هەمومان شاگردی مامە غەفەین مامە غەفا تەمەنی خۆی وەک باسم کرد بۆ کوردبوون و کوردایەتی بۆ یەکێتی و بۆ پێشمەرگایەتی تەرخان کرد هیچ کەسێکمان ناتوانین بگەین بە تۆزی بن پێی مامە غەفە لە خەبات و تێکۆشانە زۆر سپاس دەکەم هەڵبەت خاوەن دەتوانم بڵێم زۆر باشە ڕوانجیان سڵاوتان لێبێت بۆ خۆتان خۆش بن ئینشاڵڵا دوایین ناخۆشیتان بێتتر چەندەوەکو باسم لێوە کرد جێگای مامە غەفە بەڕاستی پڕ ناکرێتەوە بەهۆی چێەوەی جانی لەدەستدا و ئەم شۆ بە دیاریکراوی ساعت چەند جانی وەڵا تقریبا دەوری مەغریب بوو باوکم تەبعاً پێش چەند ساڵێک لە شەڕی داعش زۆر بە سەختی بریندار بوو هەموو خەڵک شایەدی ئەوە دەداچن هەر لەسەر ئەو برینەی پەراسووی دەرهات بوو سیەکانی گرت بوو لی قرس کردووانە ماوەیەکە هاتوچی خەستەخانەشتی وای پێەکەین ئەمڕۆ کۆچی دوایی کردو بەیانی پرسەکەی لێران دەبیتن لە گۆڕستانی ڕاپەڕین ئەینێژین ئەگەر گونجاش ڕۆژی دووەم لە هەولێر دائنیشین بۆی خزم و کەسوان هەموو ئاگادار بن ڕۆژی دووەم لە هەولێر هێشتا مزگەوتەکەمان دیاری نەکردێ بەڵام لە پێیز و علامەکان ئاگادار دەکەینەوە کە لە چ مزگەوتەک دەبین سبینێ بە خاکی دەستپێت بەڵێ ئاسبینێ بەڕێ و ڕسم بە خاشی دەستپێرین و خۆمان کۆبوونەوەکمان لەسەر کردوامان پێ باش گوزارێ لەبەرەوەی هەمومان لێرانەیە لە سولێمانی لە ڕاپەڕینەوەوانە لێرەی بنێژین ئەگەر نا بە کوردی گۆڕستان وانەی هێمە لە سنووری هەولێر وانێ بەڵام کوردستان بۆ مامە غەفە هەمووی هەریەکە هەمووی هەریەکەەوە زۆر سپاس دەکەم هەڵبەت خاوەن وکو لە دیمەنەکاندا بینیت ئەمانە بەشێکی زۆری هاوڕێ و دۆستان و هاوسەنگەرانی مامە غەفە بوون کە لە نێو مزگەوتی حاجی ڕەزای چەرمەگان و لێرە نوێژی مردوو لەسەر جەنازەکەی دەکەن و سبەینێش کو خۆیان باسییان لێوە کرد لە ڕاپەڕین بە خاکی دەستپێرن بڕوا بەعادین ڕاستە و خۆ لە مزگەوتۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ تۆ سەرۆکی ئەمریکا ئاشکرایە کات ئێران میلی ڕێکەوتنی هەیە و ئەمریکا